بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەرانی بەڕێز و خۆشەویست، ئەم کاتتان باش. ماوەیەکە بە تایبەتی تەندروستکاران و هەروەها مامۆستایان و فەرمانبەران دێنە سەر شەقام، ناڕەزایی دەردەبڕن، بایکۆت دەکەن، خۆپشاندان دەکەن بۆ ئەوەی کە موچەکانیان بخرێتە سەر بەغدا، یان ئەوە تا موچەکانیان وەکو پێویست لە کاتی خۆی و بەبێ دواکەوتن دابەش بکرێ. کەم تا زۆر لە چەند شوێنێکیش ئەنی کەم و کوڕی و گلەیی و گازاندەی ئەوە دەکرێت کە خۆپشاندان وەکو پێویست نییە، یاخود وەکو ئەوەی کە هەیە دەبایە زۆرتر باە. ئەوانە هەموو باس و بابەتێکە، ئەوە شتێکی ترە. بەڵام ئەوەی کە ئێستا زۆر گەرم و ئەوەی کە ئێستا کە خەڵک زۆری قسە لەسە دەکا و تەنانەت ڕاگەیاندنەکان و خەڵکی بەرپرس و هەروەها خەڵکی مهتەم بەو بابەتە، ئەویش ئەوەیە کە موچەی هەرێمی کوردستان موچە بخرێتە سەر حکومەتی عراقی و حکومەتی عراقی موچەکان دابەش بکە. دیارە خەڵکانێکیش پێیان وایە کە ئەوەی داوای ئەوە دەکا موچە لە بەغداوە بێ، خەڵک بەغدا بێ موچە دابەش بکە. یعنی ئەو خەڵکانی کە داوای ئەوە دەکەن ئەوانە خەڵکێکن کورد نینە و خراپن و خائین و نازانم چی و چی و چی و دنیایەک تۆمەت بۆ ئەو خەڵکە داما و قوربەسەرە کە داوا دەکا موچەکەیان با لە بەغدایەوە بێ. ئەگە لێرە کە حکومەتێک نەتوانێت موچە بدە بە ماوەی 53 ڕۆژ بە حکومەتی عراقی موچەکەمان بداتێ. مادام ئێمە بووینە بەشێک لە عراق و بەشێکین لە عراق، مادام نەوتەکە ڕادەست بکرێتەوە و مادام ئیتفاقات هەبێ با موچەکەش لەوێ بێ. ئەوە خەڵکێک ئاوا داوا دەکە. وەکو وتم خەڵکێکیش ئەو خەڵکە تاوانبار دەکەن و ئتیهام دەکەن بەوەی کە ئەوەی کوردە چۆن دەبێت داوا بکە موچە لە بەغدا بێ. باش ئەو خەڵکەش پرسیار دەکەن، دەڵێن زەحمەت نەبێ لە 2003ەوە لە دوای ڕوخانی ڕژێمەکەی سەدام تا ئێستا من لێرە وەستاوم جەیشێک لە سەرکردە و لە بەرپرس و لە خەڵکی ئاسایی و لە خەڵکی ئەمنی موچە لە عراق وەردەگرن، سەرۆک حزب، مەکتەب سیاسی و سەرکردایەتی، لەوێ جاچ بە ناوی جێگیری سەرۆک وەزیران بێ، بە ناوی جێگیری سەرۆک پەرلەمان بێ، بە ناوی ئەندامی پەرلەمان بێ، بە ناوی ڕاوێژکارە، بەڕێوەبەرە، فەرمانبەرە، ئەندامانی ئەنجومەنی حکم بوون، دادوەرەکانن. یعنی جەیشێک ماوەی ئەو 20 ساڵە موچە لە حکومەتی عراقی وەردەگرن و لە هەرێمی کوردستانیش دادەنیشن، موچەکەشیان بەبێ ئەوەی لێی ببڕێ، بەبێ ئەوەی دوا بکەوێ، بەبێ ئەوەی پاشەکەوت بکرێ. ئەرێ زەحمەت نەبێ. بۆچی بۆ وان حەڵاڵە؟ بۆچی بۆ ئەو خەڵکە داماوە حرامە ئەگەر بێ و داوای موچەی خۆی بکاو بڵێ دەبێ موچەکەی منیش لە بەغدایە بێ؟ جا ئەلێرە ئەوەی کە جێگەی سەرسوڕمانە لە 2014ەوە دوای ئەوەی کە ئەم هەرێمە بڕیاریدا بە ئابووری سەربەخۆ و نەوتی خۆمان بە خۆمان دەفرۆشین، تا ئێستا کە مەینەتی ڕووی لەم هەرێمی کوردستانە کردووە، ساڵێ موچە نیە، ساڵێ پاشەکەوت دەکرێت، ساڵێ نیوەی دەبردرێت، ساڵێ چارەگێک دەدرێت. ئێستا کە وای لێ هاتووە سوپاس بخوا بە 53 ڕۆژزارێک موچە دێ. باشە ئەو خەڵکە خەباتی کرد، ماندوو بوو، ڕاپەڕینی کرد، دژی داعش شەڕی کرد، بۆ ئەوەی کرد کە ئێستا ئاوای لێ بێ. بۆ خۆتان ژیانی خۆتان دابین کردووە و مسۆگەر کردووە و هیچ گرفتێکتان نییە. بەرپرسانی هەردوو لە ئێرە و بەغدا، ئەوەی کە لێرە موچەش وەردەگرێت، ئەوەی کە لە بەغداش وەردەگرێت. بەڵام ناکرێت بیرێکیش لەو خەڵکە بکەنەوە، ناکرێت ئەو خەڵکەش یعنی بەڕاستی ژیانی دابین بکرێ. بۆچی ئەگەر گلەیەکیش بکات دەبێت ئەوە خائین بێ و دەبێت ئەوە خۆفرۆش بێ و دەبێت ئەوە جاش بێ و بۆ هاوڵاتیەکی فەقیر و ئاسایی ئەگەر داوا بکە موچەکەی لە بەغدا بێ کارەساتە. بەڵام بەرپرسان لەوێ وەری بگرن بەبێ هیچ مشکلەیەک، ئەوە شتێکی ئاساییە. بەهەرحاڵ بابەتەکەمان ئەوەیە کە تۆی هاوڵاتی پێت وایە کە ئایا ئەو موچەی کە هەتە ئایا حکومەتی هەرێم دابەشی کایان بەغدا؟ کاک شێروان؟ بەڵێ کاک شێروان. کاک شێروان سڵاو. کاک شێروان ئەم کاتت باش. سلام علیکم. سلام علیکم. کاتت باش بە قوربان. سپاس بە قوربان. حوارەکەم دەستخۆش لەبەرێ سەکەم لەسەر ئەوەی ئایا موچە قسەی کە کاک شێروانجان بەس جێ لە خۆت مەگرەوە لە تەلەڤیزۆنی، حەقت لە تەلەڤیزۆن نەبێت، بیرکەوە لە تەلەڤیزۆن بە قوربان. دەستخۆشی لە بەرنامەکەی بەڕێزتانەکەم. سپاس بە بەڕێزت.
بەڵێ کاک زۆر تاکە ئێمە حیواری ئێمە ئێمە موچەی هەرێمی کوردستان بدە یاخود زمین سازی یاخود گرنگتیەک هەیە لە حکوومەتی عێراق هەیدا تو ئایا لە سیاسەتی حکوومەتی عێراق چی ئەگەی کاک شێروان من پرسیارێک لە جەنابەت دەکەم کاک شێروان بەڵێ 20 ساڵ پێم وتی کۆمەڵێکی زۆر بە هەزاران خەڵکمان لەسەرکردا لە بەرپرسی ئاسایی لە ئەندام پەرلەمان لە وەزیر لە جێگر وەزیر لە جێگری سەرۆک وەزیران جێگری پەرلەمان ڕایۆشکار بەڕێوەبەر ئەمنی فەرمانبەر هەمووی لە بەغدا موچە وەردەگرن بەبێ ئەوەی یەک ڕۆژی موچەکەیان دوا بکەوێ بۆ دەبێ بۆ ئێمە ئەگەر ئێمە بچینە سەر بەغدا موچە وەربگرین کارە سات بێ قسەکەی بەڕێز زۆر جوانە عێراق ئەمە سیاسەتێک نییە دەستێکی هەم ناوەکی بێ هەم دەرەکی بێ کە موچەی فەرمانبەران دوا ئەی داهاتی ناوخۆیمان بۆ شوێ دەڕوە دەستەکانت خۆش کاک شێروان گیان کاک مەسعود لە کۆیە کاک مەسعود فەرمون بە قوربان عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵا کاک مەسعود وا باشە لە بەغدا بگرێت چونکە 23 ساڵە باڕاستەخۆ ناڕاستەخۆ حکومەتە بەزیرە خەڵکی دەکا بەتایبەتی لە 2014ەوە بۆ لە بەغدا بدرێ ئەی حکومەتەکەی خۆمان وەڵا تاوان دەستەشی نائەمینە کە دەستەکە نائەمین بوو وا باشە بگۆڕدرێتەوە یعنی معقول نییە تو 23 ساڵ غەدر لێ بگرێت 2000 چی وای کردۆیەکی هاوڵاتی کە پێ دوای بەغدا ئەمینترە لێرە تازە پارێزگا بەڕێوە دەبن هەتا سەنە نەبڕدرا وایە سرچە هەیە لێ تەبلیغات هەیە هەموو شتێک هەیە پێدەگەی بەڵێت هیچ شتێک نییە بەڵام ئەو 33 ساڵە دەستاوی ئەو سێ مانگەی مەکە 33 ساڵە بەڕاستەخۆ ناڕاستەخۆ ماڵی ئەو خەڵکی دەخۆن لە 2014ەوە برین ئەوە دیسان ئەبڕینە شیریکە بە شیریکە لەو خەڵکی دەکەن تەبلیغات ڕاوەستایدی ئەوە دەستانە تەبلیغات ڕاوەستایدی ئەوە دەبری نییە ئەوەش بڕی نییە یعنی بەڕاستەخۆ ناڕاستەخۆ ماڵی ئەو خەڵکی دەخۆن بەڵێ دەستەکانت خۆش برا دەستەکانت خۆش کاک نەبەس زۆر سپاس کاک مەسعود گیان کاک نەبەس فەرموو بە قوربان سپاس بە قوربان دەستەکانت خۆش دەخۆشی بە دامەکانی دەکەم سپاس بۆ بەڕێزت زادان هەم سەرکەوتوو بن یاخۆ سەرکەوتوو بیت برای دەکەم بە پرسانی باڵای پارتی وێکەتی هەمان موچە لە بەغدایە هەیە داخل لەوان حرار بی لۆمە حرام بی بۆ موچەخۆری ئاسایی دە ساڵ دەبێت موچە دوا دەکەوێت 2 ساڵ موچەیەکمان دەدەنێت برای دەکەم بەڵێ بازانیە موچە لە بەغدا هەیە طبعا كنت جايش مش بغداد هي لكن مش بسالي بالي تعطيك مش بغداد هبي انه مش خوري عقاي حرام بي كيف ناقاتوا بله دەستەکانت خۆش کاک بەڵێ بە قوربان زۆر سپاس کاک پۆڵا بەڵێ فەرموو کاک پۆڵا سڵاوی خوا لە تۆ لە بینەرەکان لە کارمەندەکان سڵاوی خوا لە بەڕێز بە قوربان زۆر سپاست دەکەم هیوادارم کاتم دێت چونکە ئەو شتە کاک پۆڵا گیان دەزانم بەڵام خەڵکێکی زۆر لەسەر خەتە ئاخر ئەوە زۆر ترسناکە ئەو خەیر الکەلامی ما قەل وەدەل حەوڵدا بە کورتی ئایا هەردوو چەند ئەوە پرسیارە گرنگەکەیە چۆن پرسیارەکەم گوێ لێ نەبوو شۆفێنی ڕەگەزپەرستی شۆفێنی دەیان ئێستا بەبەر چاومان خۆتانی باو باپیرانیان هەیە عروبی شۆفێنی ئەعرابی کاکانوان ئەوە حاسا هەڵنەگرە ئەوەی خەسر دەماغ کراوە بۆ خۆی کەیت و خۆیتی دەنگم دەگا دەنگت قەتع دەبی نازانم بۆ من پرسیار دەکەم ئەگەر ئەوان ئەوەندە شۆفێنی ملهوڕی ڕەگەزپەرست تا ئەو ترکەیە وا لە شۆفێنیەتە ئەوانەی خەسر دەماغ کراون چ لەلایەن ئاینیەوە مەبەستت چییە ینی کاتی داحش موتەی داحشیان دەنادەمووسە و جێر لێمە بەڵێ ئاتووکە عەرەب بوو دەسەڵاتدار کاکەنوەر
دەسەڵاتداری شۆفێنی پارەی داعەسیان دەنات موجزەی داعەس لە مووسڵ چونکە عەرەب بوون الأعراب أشد كفرا ونفاقا. ئەزەمە پرسیارێک لە بەڕێز بکەم. بەڵێ خۆت ئاگاداری لە دوای 2003 و ڕوخانی سەدام حوسێن لە ئەنجومەنی حکومەوە تاوەکو ئێستا بە ئەندامانی ئەنجومەنی حکوم بە جێگەر سەرۆک وەزیران بە وەزیرەکان بە جێگرەکان بە بەڕێوەبەری گشتی بە ڕاوێژکار بە پەرلەمانتار بە نازانم چی بە فەرمانبەر بە هێزی ئەمنی لە 2003 تا ئێستا موچەیان لە عێراق وەردەگرن بەبێ بڕان و هەمووشیان کوردن. بابۆتی تەواو بکەم بابۆتی تەواو بکەم ئەوانیش بە حوزبە دووریەوە پێکانەوە بە کوردکوژەکانەوە کاکەن وەرجە لێمە ئەوان بابۆتی ئەوانیش بە حوزبە دووریەوە دەنگت قەتع دەبی برانی بەڕێزم ژن و منداڵی کوردیان هەڕاز دەکرد ئەوانیش لێرن کەواتە هەردوو لا تەواوکەری یەکن تێبازی دەدا ملەتی کوردی سەربەرز نەک جاچ و خۆفرۆش ئەوان ڕاستە موچە لەوێ وەردەگرن بەڵام پاڵانچیەکان و کوردکوژەکان لێرە داڵدەدراون کەواتە هەردوو لا تەواوکەری شۆفێنیەتی عەرەبی ڕەگەزپەرستن مەی بڕە تاوەکە مەی بڕە کەوەی لە لای منە بە دراستە و بەس ئێمە بۆ عەرەب و کورد بێنینە ناو بابەتەکە ئایا ئەگەر دەسەڵات لێرە شتێک بکەواتە هەموو کورد تاوانبارە ئەگەر عەرەب شتێکی کردواتە هەموو عەرەب تاوانبارە کوردنین ئەوانە کوردنین ڕەت و ڕەسەڵەکان لێ بکۆڵەوە کوردین کاکەنوەر هەر هەمویان ئەوەی باڵادەستە و بڕیار بەدەستە بەڵێ 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 ئەوە خۆت مەکەتێکینەتەوە دەزانین کاکە ئەی بۆچی ئێستا ئەی کورد دەچوێ کوا دەسەڵاتی کوردی مادەمەگە بەخسێ جەنابەت بێت پیاوی ئازایان هەموو لە ناوبرد لە براکوژی دەنجی ئازادیان نەهێشت نەوەی شێخە عەرەبەکان حکم دەکەن لە کوردستان کاکە تۆ بڕیا خۆزکە مێزکەتێک باە بە دراست بۆتم ڕوون دەکەن ئەوانە کوردین کاکە کوردین کەسێکە کورد بێ کتی کورد هەڕاست کاتی بێنێتە ناو شار بهێنە ناو شاری خۆر کورد لە چێشتی وای کردووە کاکە کورد خاوەن سکۆ بووە ڕێز بووە تەنانەت باوەڕی بە یاسا هەبووە باوەڕی خۆزکە تاریخ. بەڵێ کاک پۆڵاجان کاتم زۆر پێدای کاک پۆڵاجان کاتم زۆر پێدای چاوت ماز دەکەم سوپاست دەکەم بە ڕێزی بەڵێ لە کۆیە چێ کاگڕێکان بەڵێ سڵاو بە قوربان سوپاس بۆ بەڕێز کاگڕەکان جان بەڵێ کاگڕەکان وەڵام من بەداخەوە دەڵێم بەغدادیدا دەڵێم بەداخەوە نارێم بەڕاستی ئەوڕۆ بۆ بیدا و بۆ بەداخەوە کاگڕێکان بۆ دەڵێ بەغدابیدا بۆ دەڵێ بەداخەوە خیلی ئەو موچەخۆرانی خۆمان دەست زۆر مەغدور نسام دەخۆ موچەخۆر خیلیەکەی بەداخەوە من ئێستا بۆ خۆم دوکاندارم لەو ڕۆژە بازارتان کووە ئەوەندا نسم کراوچینەوە ئەوها بوو چاوەکە نشامان دەکەن بەڵێ ئێوە کرێتی ئێمە نەمایە بۆ چاوە سێری ئێمە دەکەن کە شکۆمان هێنران کە خوارەوە مانە کەسیتی لەبەر دەستیانەویش بۆی ئەو دەسەڵاتە سەقەتەی وانەوەیە. بەڵێ دەستەکانت خۆش کاگڕەکان زۆر سوپاس بە قوربان بەڵێ زۆر سوپاس بەڵێ کاک کەریم لە سلێمانی کاک کەریم جان فەرم بە قوربان کاک کەریم فەرمە مەرحەبا بە قوربان باشی حواڵت باشە ساڵ و سەلامەتی سپاس بۆ بەڕێزت ئەڵێ باش چۆپ بەش بکات بەغداد بەڕاست سێزانم ئەوەی من بەڕاست سێزانم بەغادی کا باشە ئەگەر بەغادی کا فڕوسیاڵ و پاش کوردۆمانەی کا نادرێ برامانە کوردیان فەوتان ئەم جەماعەتەی ئیسلام دەسەڵاتدارانەی ناو نانین بابڵێ دەسەڵاتی هەرێمی کوردستان بە هەردوو لایەن بە هەردوو دەسەڵاتدار من کابرایەکم زۆر شارەزام لە ئیدارە بە دەیان ساڵ مدیر بوومە لە سەردەمی ڕژێ ماواڵێ زۆر لە ئیدارە شارەزام کاکە گیان خۆیسە ئیدارەی سلێمانی ئەگەر هەولێر ناینێرەوە دڵنیا بە ناینێرێ ئەگەر هەمویانیان ڕەمیکێ بەس ئیدارەی سلێمانی لە ڕێگای خەستینەوە سلێمانی لایە ئەتوانێت بیداتە وەزارەتی دارایی عێراق وەزارەتی دارایی عێراقی موچەکەی بۆ بنێرێ دوای ئەمان مەسئلەی عەداوە و ڕز ماکرەوە پەیوەندی بە ئیدارەشەوە
پەیوەندیدارت بەیەکەوە مدیرێکە تەرفیعی دابێتێت فایلەکەیەوە تەرفیعی پێکایە ساڵانەی بۆ دێ ئەمە ئیدارە دەرێکای بەڵێ کێکای خاتەباری بەڵێ کەواتە ئەمە ئەتوانێت لە ڕێگای ئەو بەڕێوەبەرایەتێک کە بەڵێ کاکەریم جان دەستەکە کە هەموو قەوائیمی ڕەواتب ئەچێتە ئەوێ و دوایی تو ئەوێ مەعاش دەبزات بەڵێ دەستەکان خۆش بە قوربان زۆر سپاس کاک محەممەد لە چەمسەماڵ زۆر سپاس کاکەریم جان زۆر سپاس بە قوربان بەڵێ کاک محەممەد لە چەمسەماڵ بەڵێ فەرموو کاک محەممەد قسە بکە بە قوربان فەرموو کاک محەممەد دیار لەسەر هێلی پەیوەندی نما بەداخەوە کە خەڵک ئەوەندە مەئیوس بێ خەڵک ئەوەندە چۆن دەڵێت دڵگران بێ ئەوەندە ڕەشبین بێ ئەوەندە بێ هیوا بوو بێ لەم دەسەڵاتەکە بەداخەوە 53 ڕۆژ تۆ موچەیەک دابەش بکەی پاشە چی بۆ کرێتیانە بڵێن کاک جەمال لە بازیان بەڵێ کاک جەمال مامەڵۆجان سەلام عەلەیکوم سەلام و ڕەحمەت الله وبەرەکات دەستەکانە باشەکان سەلام سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ خوافکە ئینشەڵڵا دیاوە دیاخوا سپاس وەڵای من پێم وایە ئەگەر هەر کەسێک بیدا مهمە عەدالەتانە بیە هەر کەسێک بیە مافی خۆمانە خۆ گرفتەکە لێرەیە کاک جەمال عەدالەتەکە نییە بەڵێ وەڵای تەمەن ئەگەر وەکو ئیسلام بیرکەنەوە ئەبێ حەق و مافی هەموو کەسێک بدرێت لەبەری هەمومان بەیانیە بڕین و مەحاسەبەکەین بەدەسەڵات و بێدەسەڵاتەوە مشکلەکە ئەوەیە لێرە نەوەکو کافر بیر دەکەنەوە نەوەکو مسلمان بیر دەکەنەوە بە هەواو ئارەزوی خۆیان ئیش دەکەن ئەگەرنا فەرمو چەندین وڵاتی کە لە دنیا هەیە مسلمانیش نییە و عەدالەتیشیان هەیە و لە ناوە خۆشیان بۆ خۆیان زۆر باشن دێکاکە لێرە من نازانم ئێستا حکوم بەچی دەکرێ وەڵڵا بەڵێ وەڵای من هەموو کاتێ داوان لێکم دڵیان نەرم بێ وەکو ئیسلام بیرکەنەوە بۆی کەوا مافی هەموو کەسێ بدرێ ئەگە بۆ نمونە عێراق یان هەرێمی کوردستان بیا ئیش و کارەکرێتەوە بازار باشترە خەڵک کرێت چییە پارەی خەڵکی لایە قەرزارە یعنی بۆ نمونە هەیە کرێخانووی لایە هەیە قەرزاری سلفەیە هەیە قەرزاری سارێ هەیە ماڵی تاونی بەڵێ بەڕاستی من داوان لێکەم ئینشاءڵڵا گەورە بەڵێ بەڵێ محەممەدێکی تر دەچەم سەماڵ زۆر سپاس کاک جەمال جان زۆر سپاس بە قوربان کاک محەممەد بەڵێ فەرموو سلام عەلەیکوم کاگەنۆر وعەلەیکوم السەلام وەرەحمەت الله بەڕێزی سپاس بە بەڕێزت برا گەورەکەم بەڵێ گیان قوربان برا بۆچی بەیەمە حرامە بۆ لەبەر ئەوەیە کابرایەکی وەکو فازڵ بە شاراتی ناوی خەڵک کاک محەممەد یەک دقە پێمان خۆش نییە ناوی کەس بێنی بە ئاماژە قسە دەکەی بابەتێکی تر هێشتان بەڵام بە ناوی کەس مەهێنە بەدەستەوەیە بەڵێ باشە قوربانە بم بەڵێ اینجا بلا جوانەکەم هەتا وەکو هەولێرەکەی تۆ کەستا تۆ ڕاستەوە خۆ لە هەولێری وایە بەڵێ هەتا وەکو هەولێرەکەی تۆ ئەوەنە چاوە خواردێ و نەوێرێ فزە بکە و نەوێ داوای حەقی خۆی بکە نەولاوەکە تۆڵا عروب و عەراب و نادانشی و ئەوانە ئەی کابراسی ئەوەنە بەخیرەتە بۆ مابۆستەکانی هەیە سەرجادا بەڵێ بەڵێ ئەی لەبەر چییە برا کەورەکەم مامۆستاکە ئەدەنە بەرشەق بەڵێ کەمشێکی مناکات ئەبینی لە باز دیوارەکەەوە سەیرەکە هەر قادی لە شەقە هەولێرەکان بە شەق و زلت لێ ئەدەنە هینێ ئەکەن ئەی بۆ ئەوە دیفاع ناکە بەحسی عروبەکە و بەحسی ئەواتە ڕێزمە بۆ کاکوڵە نەک کوردی نەک کورد پەروەری ئێدە میلەتەکە دەرە سەرجادە وەکو مەتقەی سلێمانی و هەڵەمجە و چەمچەمان و عەمەتی قانە داوا بکە ئەی خۆ بەرزانی نەبوو بەخوای ئەو میلەتە ئەوە ڕێی خۆیتی ئەوەش مۆق تۆڵایە بەڵ ئەخە ڕێی خۆیتی ئەویش ڕێی خۆیتی ئەویش هاوڵاتێکەوە پەیوەندی کردی و ڕێی خۆی دەدا جا برا کەورەکەم بەر پێم خۆشە ڕۆژانە لەبان ئەو جادانەی هەولێر هەزارەهای وەکو کاکۆڵا بدەنە بەر شەق لەبەرەوەی دیفاع عروب ئێدە داوا حەقیقەت بکە کاکە داوا حەقیقەت بکە باسی خەڵک مەکە زۆر سپاس کاک محەممەد جان زۆر سپاس کاک محەممەد جان زۆر سپاس بە قوربان کاتم زۆر پێدای مام زەوەر فەرموو ئێوارە باش ئەوە با حکوومەتی بەغدا بێتەوە و موسەمان بداتێ بێتەوە ناو حکوومەتەمان لێ ناو پەرلەمان بۆ ئاوا ڕەشبینی
بۆ ئاوارەش بینی ئەوانە گوتی خرجالۆ بە دووسەرا دەڕگوتی چ لە دار و دەستە مافیاکان لە بەغدای وەربگرێن لێرە وەربگرێن ملیار دۆلاری خەڵک بزێن لە بەلا خوێنی شەید و ئەنفال و چیمیا باران و ئاوای کوردستان و نەورۆز ملت بفرۆشن ترک بینن عەدەم بینن لەوان هیچ عایب نییە بەڵام ملت داوای بەغدایە بکەکەن جای کۆک کاتەوە لە داوا لە بەلا عەلی دەکەم پێشەمان ئەو بێتە سەر شاسەوی ئیمزای کۆکاتەوە هەمومان لە چینە بەغدایە بەڵێ زۆر سپاس بە قوربان دەستەکانت خۆش مام زەوەر زۆر سپاس مام زەوەر زۆر سپاس بە قوربان زۆر سپاس دەستەکانت خۆش بێ چێمان لەگەڵە با بفەرمێ بەڵێ ئەوەی کە کارەساتە لە بیدایەتی بەرنامەکەش ئاماژەم پێ کرد بۆ دەبێ هاوڵاتیەکی داماوی ئەم کوردستانە کە موچەیەکی هەیە لە کاتی خۆی نەدرێ وەکو پێویست نەدرێ لێی ببردرێ ئەین پاشەکەوت بکرێ بەڵام دەبینین یعنی لە 2003ەوە 20 ساڵی ڕێک جێیشێک لەسەرکردە و لە پەرپرز لە بەغدا وەکو فەرمانبەر و وەکو بەشی ئەمنی موچە وەردەگرن ئەی بۆ عیب نییە بۆ ئەوان بۆ ئەو خەڵکە داماوە عیبە بەڵێ کاک عومەر لە بەکرەجۆ سڵاوی خوا لەبەڕێز بە قوربان بۆ یعنی ئەوەندە بە شەوقەوە دەڵێ ئەوەندەم پێخۆشە لەبەر چی بەڵێ بەڵێ دەستەکانت خۆش زۆر سپاس کاوەمەرجان زۆر سپاس بە قوربان کاک هەنگاوفەرم بە قوربان لە چۆمان سەلام و ڕەحمەت الله وبەرەکاتە ڕێزێن بۆ جەناب و هەموو کارمەندان و بینەران سڵاو بە قوربان لە جیاتی ئەوانیش ڕێز و حورمەتمان هەیە سپاس دەکەم فەرم بۆ قوربان تۆ دەڵێ چی کاک هەنگاو دەبارەت بە دەبارەکەی ئەڵێم لەسەر سەتی عێراق بێ موچەخۆرەکان باشترە سودمەند دەبن و لە قەرزەکەی عێراقی توانن ژیانی هاوڵاتیان بێتەوە بتوانن پێداویستەکانی خۆیان جێبەجێ بکەن چونکە ئەو حکومەتە هەرێما لە ئاستی هەموو هەرچی قەحڕەی دنیادا لە ئاسیا و ئەفریقیا و دڵ نییە تێت ناگەم کاک هەنگاو موچەی مستەخۆران نەدات نەبووە هیچ دەسەڵاتێک لە ئاستی دنیادا نەبووە داهاتی کوردستان گەلێک زۆرە کرۆستنی غاز و بەنزین و نەوت و باسی حکوماتەکانی سەرهاوڵاتیان و گومرگەکان و مرور و داهاتێکی گەلێک زۆرە بەڵام هیچ ئاسیای ناکەن هەمووی دەبەن و بڕۆ بە هەزاران پێندا و تێداویستی خۆیان لە وڵاتانی دەدوبەی و ئیمارات و ئەڵمانیا و ئەمریکا و لە وڵاتی ڤێرجینیای ئەمریکا بەس 288 تووقەی هەور بڕ کراوە لەلایەن ئەم دەسەڵاتەوە ئەمە دەسەڵاتێکی چەندەڵە کاک هەنگاو دەستەکانت خۆش کاتم زۆر پێدای کاک ئاسۆ بەڵێ فەرموو سپاس کاک هەنگاو کاک ئاسۆ فەرموو بە قوربان دەست لێمانیەوە کاک حاجی سلام علیکم سلام و ڕەحمەت الله سڵاوی خوا لەبەڕێز بە قوربان زۆر سپاس سەرکەوتوون ئینشەڵڵا بەڵێ کاک حاجی گیان من بەنسبەت خۆمەوە شەخسی خۆم بەڵێ تەوانم دوو کۆمپانیایی کە ئەم وڵاتە بەڕێوە بەنام دوو کۆمپانیایە بەڵێ هەرێمێکیان دروست کرد لەخوا بە زیادەخوای گەورە بۆمانی ڕستاند و هەرێمێ دروست کرا ئەم دوو کۆمپانیای بەڕێوە بەڵام لەگەڵ هەموو کەم و کوڕەکانی ئەم دوو کۆمپانیای من پێم خۆش نییە وەلەکە عەرەب موچە بۆ ئێمە بنێرە و موچەی ئێمە تۆزێکەوە من داوا لە بەغاکەم و تەنەزول بووە و کەم و بڵێم مەمنونتم و ئەم شتانە چۆن نیستەکە و بادەی کە ئێستا مۆزەف و من بۆ خۆم داک حاجی موچەخۆرم چۆن نیستا و باجادەین هەفتا ڕۆژدارێ 50 شەو جارێ موچە وەرەگەین ئەزانی ئەیەنەوە یادی هەموو موچەخۆرەکان مانچی پەیانتان با چوومەتە دایرەوە خوا شایدە 2012 فایلم داناوەرە بەردەست مۆزەف هاتوومە زەحمەنە تۆتی نابینی وا قساکەم ئەوە نەبیە منەت بن لەوە تاکە بۆ
من بۆ خۆم چەخۆرم ئەوە بنە خۆمەوە ینی کە پێت وایە کاک ئاسۆجان پێت وایە کە ئێمەی ملت ینی گوناهبارین کەم تەرخەمین مەغرور بووین بۆ خوا کاک حاجی طبعا ئەو پەروەردگارە قەدر لە هیچ ئینسانێک ناکەوە هیچ میشی بەوەش نییە کە قەدر بکە مرۆڤایەتی دروست کردەوە کەون و کایناتی بۆ مرۆڤایەتی دروست کردەوە بەڵام لەگەڵ هەموو ئەمەشتا سەیر کە ئەو کاتی کە من هێڵێم 25 مانگ و چەمان وەرد تلفەی حەقار هەبوو زەواج هەبوو قەرز هەبوو بیمە هەبوو هەموو شتێک والله کوڕی ئامۆزام خاویە کرد و کرێکارەوی وەڵام من کە ئیشەکە هایدا سەیری کەمە بەسم ئیشەوامان لێ هاتووە لە حەفتا ڕۆژگاڕین کاکە نیوە موچەکەمان دەنێ خۆڕازین کاکە سەیری کە چیمان بەسەر خۆمانەنا یعنی سەیری ئەمە قسەم بۆ چی کرد کارم خۆمان تاوانباری خۆشمانەوێ بازەکەی پێنەوە خوای گەورە خەدە دەکەلمان ئیستا کابرای خاوەنی چەرخ و فەرەق و ئەوەی کە پرۆژێکی دروست کردووە لە بناری گۆیژە بە پارەی هاوڵاتی و بە ملیۆنی پیرەژن و پیرەمێرد و خەڵک ئێستا خەڵک دوای ئەو کەوتووە ئەخە پێ بۆڵێن جەنابی سەرۆک ناوی کەس مەهێنە کاک ئاسۆجان ناوی کەس مەهێنە قورباندوم پەرلەمانتارێکیە لە کەرکوو مامەی خۆی داواوە خەڵک خێری پێکە ئەو لێ دەم هەڵە بڕێ قساکەوەڵێ واکەین واکنە داماوی ئێمەش لەوەیە خۆش باوەڕی ئێمە لەوەدایە ئەوەی کە لەسەر حسابی ئێمە مەشروب بخوا گەعدە بکە حرمەتم بۆ بیرەکانتان هەر شتێ بکە ئەڵێن با بڕە تاکە کابرای خوانان هەستن ئەیکا بە پەرلەمانتار غالیب دکتۆر غالیب ناوی کەس مەهێنە کاک محەممەد خوا ناوی کەس مەهێنە کاک ئاسۆجان بەڵێ شان هەڵ نەبژێردرایەوە کابرای خوانان هەستن هەڵێ بژێر بەڵێ دەستەکانت خۆش بە قوربان زۆر سپاس خەڵکی داما و کاک حاجی مەبەستە چێ لێرە بەڵێ ئێمە بۆ خۆمان ئێستا گۆڵێتر لە پێشەوە گۆڵێتر ئەو ڕۆژە پەیامبەرەکەی جەنابتان و راپۆرتێکی جوان و هەواڵەکە جوان باسی کرد ئێستا بە زەمان کۆمیسیۆنی عێراق بە ئەلکترۆنی دەنگدانەکەمان بۆ بکە کاکەجان چۆن ئەو ساڵە گاڵتەیانەکرایان و دواوە من ئێستا بە پوری خۆم بە بۆچوونی خۆم من ئەڵێم ئەم حیزبەی بەڕێستان و ئەم تەلەڤیزیۆنی بەڕێستان و یەکگرت و کۆ هەموو ئەوانەی کە خۆیان بە ئۆپۆزیسیۆنەکانی ئەگەر بۆ شێوێ بە ئەلکترۆنی بەس بە ئەلکترۆنی بەس بە خەڵک بێن بەچن بۆ دەنگدان نا ئیشاڵڵا وا نابێ ئیشاڵڵا زۆر باش دەبێت کاک ئاسۆجان دەستەکانت خۆش زۆر سپاس بە قوربان کاک محەممەد لە پیرەمەگرون کاک محمود زۆر سپاس کاک ئاسۆجان کاک محمود بەڵێ فەرموو سلام و ڕەحمەت الله بە قوربان سپاس والله وزم تەوەرەکەتان لەسەر هینەوە باسی حاڵی نەبووم لەسەر تەوەرەکە نازانم تەوەرەکە تۆی هاوڵاتی نازانم موچەخۆریان نا پێت باشە کە ئەم موچەیەی مانگانە بۆ فەرمانبەرانی ئەم هەرێمە دابش دەکرێت ئایا هەرێم دابشی کە یا بەغدا وڵای جاواب پرسیارە ئەو پرسیارە لە ئەگەر لە ماڵاتێکی شتێڵە بەغا باشترە احتراما یعنی احتراما نەرە بەڵێ معنە لەوەتی هەن ئەو هەتا ئەگات بە 100 ساڵی تریش ئەمانە بەس ئەزانی چی ئەو کەسانەی بێشەخصیات زەڕەیەک مسخالە زەڕە ئیمان و دەنگت قەتع دەبێ برای بەرەزم ئەو دەنگی قەتع دەبێ بەڵێ ئەمانە یەخل بەکەڵشیەوە نان کە سەرود و سامان و دەسەڵاتیان بدرێتە دەست ئەمانە کەی بەشەرن ئەمانە وەڵاهی ئێوەنی سەڵاویان لێ بکەی سەلامیان لێ بکەی ئەنی بچیتە ماڵەکانیان زۆر سپاس کاک محمود گیان دەستەکانت خۆش کاتم زۆر پێدای بەڵێ کاک محەممەد لە هەولێر بەڵێ کاک محەممەد بەڵێ بە قوربان السلام عليكم سلام ورحمة الله بەڵێ برا بەبۆچوونی من ئەمەی لە ئێستادا دەگوزارێت لە هەرێمی کوردستان لایەنێکی ئۆپۆزیسیۆن داوا دەکەن موچەی فەرمانبەر ئەمە بەبۆچوونی من یەکێتی بەداخەوە کڵاوی لەسەر لایەنەکانی ئۆپۆزیسیۆندا یەکێتی خۆی باش دەزانێت ئەم دەردا کیماری هەبووە ئەم دەردا کاتی خۆی بۆ سلێمانی موچەی سلێمانی جا دەکردەوە لە مادەی 112 و 117 دەستوری عێراقیدا هاتووە هەر مامەڵەیەکی دارایی لەگەڵ هەرێم بکرێت دەکرێت بەداخەوە خۆ ئەم پرگای نەبووە بەڵام یعنی بەداوی یەکێتیەوە کە یەکێتی ئەم مامەڵە نادروستەی کرد کە وای کرد باش و کۆکەینەوە نازانێت خۆی باش دەزانێت باش
دەزانێت هیچ ناکرێ ئەمە بەداخەوە فەرمانبەرانی هەرێمی کوردستان کەوتنەتە دۆخێکەوە لە هەموو لایەکەوە یعنی ڕادەبوێردرێ گوناحە بەداخەوە. کاک محەممەد ینی عیبە ئەگەر موچە بکەوتە سەر بەغدا؟ پێم خۆشە من موچەخۆرم پێم خۆشە بە هەر دەپەنجەمۆری دەکەم بۆ بەغدا پێم خۆشە عارەبیش حکوم بکە ئەوە لەگە ئیسانی ئەوە کۆتایی هاتووە بەڵام ئەمە دەزانم ناکرێت یەکێتی دەزانێت ئەم داوە هەڵەیە بۆیان ناکرێت بۆیان جێبەجێ ناکرێت کاکە لە مادەی 112 و 117 دەستور هاتووە لە هەر مامەڵەیەکی دارایی هەرێمی کوردستان بکرێت من ئەوەم پێ ناخۆشە حەز دەکەم بە کاتێک موچەکەم لە بەغدا وەربگرم حەز دەکەم بە کاتێک متم لە پردێ موچەکەم وەربگرم بەڵام بەس دەسەڵاتدارانی هەرێم نەیدەن بەڵام ئەمە ناکرێت یەکێتی خۆی باش دەزانێت ئەمە ناکرێت زۆر سپاس کاک محەممەد جان زۆر سپاس بە قوربان دەستەکانت خۆش بێ کاک دارە بەڵێ فەرموو بەڵێ کاک دارە کاک دارە بەڵێ فەرموو. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كاك دارا شوني؟ شاكي باشي أحوال باشا؟ في مكان برق لكم من حزم لشتي جوانا. كاك دارا بله موچەت هەیە تۆ خانە نشین وشتیوات هەیە؟ کاک دارە گوێ لێمە؟ کاک دارە موچەت نییە؟ بەخوا تۆزێکم هەیە. تۆزێکت هەیە ئەو تۆزەی کە هەتە بەس حسابم کردووە بە ساڵەیەک مەعاسەکە مای 200,000 ئەی هاوار دەتوانەوە بێنەی هاوار بۆ تەحلی هەیە جۆلەیە لكل داء دواء هەموو دەردێ دەرمانێ کاکە موچەی هەرێمی شوبەکە شوتی و کڕیوە بە شەرت چۆن؟ قەت شوتی و کڕیوە بە شەرت حتمەن ئەی چۆن؟ کاکەم دیموکراسیە ئەمریکا سەرمایەدارە هەر شوێنێ ڕزگار کات ئەبێت دوای بێ بە سەرمایەدا یاجووز و ماجووزی بۆ دروستەکە خۆشی ئەکا بە زوڵقەرنین ئەڵێ ڕزگار دەکەم بەڵام ئەبێت دوای ئەمە بکەیت و ئەمە بکەیت خۆ ئێمە عەقڵمانێ ئێمە ئەو کابراەکەیە یەک چاوی هێ لە ناوەڕاستە دەجالی پێڵێن ئەڵێ خۆرما و ئاوی پێ ئەمڕۆ ئەوەیە مەجال هەیە بەڵێ قسە بکە کەمێکترش مەجال هەیە مەجال هەیە بەڵێ قسە بکە عەزیزەکەم یاوی ئەمریکا بێ ئیلمانی بێ لە ناوی برد بەپەت خنکانی کەپشیلە یاری پێکە عەزیزەکەی من ئەمریکا مارێکە لەبەر باخەڵتە دوژمنەکانی پێترسێنی بەڵێ ئینسانە بێ ئاگای لەوە بێ ڕسق لە ئاسمان عەزیزەکەی من ئینسان ڕووکاتە قورئان خوا مەجالم بە لەسەر خەتی ماوی بەڵێ قسە بکە دێ ڕووکاتە قورئان خوای گەورە ڕەحمی پێکە بەڵام زۆر کۆمەلگای موسڵمانان قورئان چۆن بەکارهێنن محکەمە شوێنی پێخۆن کە مردیش لەسەر قەبرەکەی ئەی خوێن. کاک دارە دەستەکانت خۆش کاتم زۆر پێدای کە دەستەکانت خۆش کاک نەریمان لە پێنجوێن کاک نەریمان سڵاوی خوارد دەبێم کاتت باش سڵاو بە قوربان لەگەڵ سەرما چۆنم دەستی پێ کردووە هێشتا ماوە دەستی پێ کردووە نەوتان هەیە بەڵێ موچەخۆری کاک نەریمان باشە تۆ وەکو هاوڵاتیەک من پرسیارێکت لێ دەکەم ئایا پێت باشە ئەو موچەی کە وەری دەگری حکومەتی هەرێم بداتێ مانگانە یان ئەوتە بەغدا؟ والله انا خوي بطلات او جواب طلبنا بكم والله انا حالا ما في عمل بقى مشكل بعد كنت سلم كاتب سلم وافع شوفيك بيقوم بهكذا بس مشكل ولا بقى وانيه بس شي واي بۆ وای لە هات کە بەڕێزێکی وەک جەنابەت یاخود ئەو خەڵکەی تر چی وای کرد ئەو قەنەعەتتان بۆ دروست بێت کە حکومەتی عێراقی بە موچە بدات؟ ئێمە جووبنە ماڵە حکومەتە وڵاتێمە حکومەتمان نییە فقط فشل أنا ولا نري كتي سياسية فشل أنا ولا نري كتي سربازية فشل أنا ولا نوزج ولا تقدر كان ده كان يقول شيء لفيه أي حل سياسي ولا ثاني نري كتي أبوري وشكتي أنا ولا نري كتي فرودة وشكتي أنا وهو
وكان إيمان به من وقت حزب الله وما فرض الحقكم كل ديدان كمساهمات كل حقوقك كل طريقة صلاة هذه عربي دا سليمان كابلا آية نيش بەداخەوە دەستەکان خۆش کاک نەریمان دەستەکان خۆش بە قوربان بەڵێ الو بەڵێ بەڵێ بەداخەوە تۆ ڕێگات دا قسەی ناوچنی بە من گوت ئەوەن قسەی خۆت بکە کاک پۆڵەجیان فەرموو پیاوێکی بەتەم مەڵێ ڕێگەت پێدا ڕێگە پێدان نا بەڵام ڕێت پێدا کاکە ئێمە دانیشتوین جێب دێ کاک پۆڵەجیان من هیچ کەس ئەو لە چەند سەماڵەوە دیفاع لە دەسەڵاتی کاک پۆڵەجیان بەدبەختی کورد لە چەند سەماڵی وێران و ئەنفالەوە دەستیوانی دەسەڵاتی هەولێر دەکا قسەی ناشرین ئیسلامی ڕێگە بەدەن نەخۆشی دەرونیان هەیە کێشەی عائیلیان هەیە بە ئێمەی دەرنەبڕی کاتێ دەکەم ئەتەکێتی بۆ کاک پۆڵەجیان تۆ سەیر کە پەیوەندیی ڕاستەوخۆ ڕای ئێوەیە کاکە پۆڵەجیان تۆزێ هێواش من وەکو خۆم قبولم نییە و ڕێگەش نادەم پێش و خۆش نییە هیچ کەسێک شاشەی پەیام بەکاربێنێ بۆ جنێودان و قسە پێوتن لەبەرەوەی شاشەی پەیام تەنها ئێمە شاشەی پەیام ئی هەموو خەڵکە بەڵێ ئەو دەڵێن عەرەبی شۆفێری کاکە نوەت زانین چۆنە کاک پۆڵەجیان ئێمە بەڕاستی ئەو بابەتی مەسەلەی عەرەبی شۆڤێنی و کوردی نازانم شۆڤێنی و نازانم چی ئەو بابەتانە چۆن دەڵێت تەعەسسوبیەت دروست دەکاتن ئەو شەش خۆش نییە دەکرێت ئێمە گلەی لە دەسەڵات بکەین لە دەسەڵاتی کوردی بکەین گلەی لە دەسەڵاتی عەرەب بکەین بەڵام ئەو لێرە دیفاع لە دەسەڵاتی هەولێر دەکا من دیفاعم لە چەند سەماڵ کردووە لە ئەنفال چەند سەماڵ لە یادم ناچی من کوردی ڕەسەنم هیچ عەرەبێک ناتوانێت هیچ عەرەبێک کاک ئەنوەری بەبێت نەخۆشی دەرونیان هەیە کێشەی ناو خێزان بەبن و تۆی دەربڕن مەرج نییە ڕێی خۆیان وتووە کاک پۆڵەجیان دڵت گەورە بێ سوپاس دەکەم بە قوربان دەستەکانت خۆش بە قوربان دڵت گەورە بێ بە قوربان بەڵێ کاگەکرم بەڵێ فەرموو ئەم کاتە هەموو کاتێکتان باش ئەم کاتت باش بە قوربان زۆر سپاس زۆر بەڕێزی هیوادارم کاتم بیتێ و ئیشەڵا تەشریفیش بە هیچ کەسێ ناکەم و هیوادارم تۆزێ کاتم بیتێ بەڵێ برا بەڕێز دەکەم ئێمە لە ساڵی بەهارینەوە یەکە هەمومان دەستمان بێت بۆ ئاسمان و نزامان توتمان ساز وەخوا لە دەنی سەد بەر بوین بەڵام بەداخەوە کەوتینە دەنی گورگ و کەمتیاج ئێستا دەستیان نەسووتەوە ئەمانە دەستیان بە ئاو سووتاوە ئەوە کە سوکاری سەربەرزی شەهیدانە کە سوکاری هەڵەبجەیە گەرمیانە دەستیان بە ئاگرت سووتاوە ئەمانە دەستیان بە ئاو سووتاوە جابرا بەڕێز دەکەم هەنێ جاریش پشیلە خۆی لێ ئەبێتە فڵن جاجاری گەلیسی ئەمانە بەڵی ئێمە شۆڕشگێڕین ومن دڵنیاکەکەم کەمدەڵیش قەت نابێتە قەت کردە و شۆڕشگەر ئەبێ دەست پاک بێت داوێن پاک بێت شۆڕشگەر ئەبێ وەکو هەژار بشیت یا من حەز ناکە حەزەکەم تۆزێ بە شعرێ جوابی ئەمانە بدەمەوە بۆ موچە من خۆم بە نیشتمانی کەسی جۆ خۆم جوان ناکەم نیشتمانی خۆشمم خۆشەوێت ئەڵێم ئەی گەرمیانی ئەنفال کراو ئەی هەڵەبجەی لە جیهانە تەواو ناسراو ئەی دایکان و بەعوکانی جگەر سوتاو بێوە ژنی هەتی و پارێت ئیشەق لێ دراو ئەی مەمۆستا فەرماندەری موچە دزراو ئەی گەنجانی با خەڵخاڵی پێگوێ خراو ئەی جوتیاری مایە پوچی ڕەنگ پڕکاو ئەی ئەوە هەندەرانی زۆم لێ کراو ئەی پێشمەرجەی پارتیزانی ئیهمال کراو دەبا پشتمان نێراقی بین پشت و پەنا یەکتری بین وەکو ئاوی دجلە و فرات پادگای باوا لە بەغدا حکمی هەموو تاکێ بکە عێراق یەک گیرفانی هەبێ بە یەکسانی خەرج کرێ پلانێک کجوو هەڵانە بێ کۆتایی بەنادابی بێ کۆتایی بەنادابی بێ زۆر سوپاس کاک کرەمجیان دەستەکانت خۆش بەڵێ کاک ڕێبوار کاک ڕێبوار لە سلێمانی بەڵێ کاک ڕێبوارجیان السلام عليكم. السلام ورحمة الله. بەڵێ کاک ڕێبوار سەبارەت بە تەوارەکەت وەڵڵاهی من وەکو کوردێک نەتەوە کورد بە شانازی بە عێراقی بوونی خۆمەوەکەم چونکە سەرۆ جنسی و
شانازی بۆ عێراقی بوونی خۆم بۆ وڵاتەکە شمەوەکەم وەکو نەتەوە شانازی بە نەتەوەی خۆشمەکەم کرد بەڵێ لەشت بەڵێ من پێم خۆشە دوو کۆمپانیا حکوومەتی دوو کۆمپانیا و دز و جەردە لێرە بۆ ڕاوڕوتی جیفانی خەڵکو چی بەبەن نازانم ئەم خەڵکە هەتاکەی بۆ مەسلحەتی خۆی ناژی ئەم گەلە ئەم میلەتە هەتاکەی بۆ مەسلحەتی حیزب بژی یعنی بۆ مەسلحەتی بە ناوی کوردایەتی بە ناوی ماف و بە ناوی نازانم خاک و وەتەن و ئەم شتانەوە یعنی چی تۆ بیر لە مەسلحەتی خۆتان بکەن و کاکە بەڵێ ئەو لەگەڵ خزمەتکاری میلەتە ئەو کەسە هەڵبژێرن ئەو کەسە یعنی دەنگی پێبن ئەو کەس بەڵێ کاک ڕێبوارجان دەستەکان خۆش کاتم زۆر کەمایە کە دەسمە دهۆک کاک محمود بەڵێ فەرموو کاک ڕێبوار دەستەکان خۆش بە قوربان سوپاس کاک محمود قەپات بوو زۆر چاکە با دوا پەیوەندی بێ با دوا پەیوەندی بێت چکە کات تەواو بوو بەڵێ بەڵێ بە قوربان کاک ئیسماعیل لە هەولێر بەڵێ کاک ئیسماعیل جان بەڵێ بە قوربان زۆر سوپاس سوپاس بە بەڕێز بە قوربان والله لي تلفون في كان حالي وصل مجلة نعم خصوصا بەڵێ عمل لي تلفون في الوقت أمزون نعم خصوصا دعتم في حق بلاد لكم جاء تكسر شيء يعني بخصوص كريم بخصوص عام الشيء لسه قرأك كاك إسماعيل وقدر يعني لو ظروفي لا تسقرك كاك إسماعيل جان لا تسقرك والله لا أول ما لا هوليري إيه لا هولير ليش عندنا تسقرك لا ستاقة ستاقة نظم زادتي قسمان كله نظم رقم نظم ننردو والله نسيه ايش تفصل لكن ما ظالم رقمك يعني بدي رقمي خوتي عم بدي بشتيوان بخواي جورا شتك ما بيكرا بتساوان بشتيوان بخواي جورا بشتيوان بخواي جورا لكركوك كاك تلفونك وبراي قباد ما كان رقمك اللي وقرم تشي كاك كركوك تشي كاك حسين كركوك حسين عباس كاك حسين جان صلاحي خوادي بمكاتب باش السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله سباس بقربان. أود دوا بيوندي أجر محاولة بكي توزق قصة كانت والله كان يكاتم دليل كركوك جملنا بخلقي كركوك تنورنا من دعوي لبلدنا والله من دعوي أوطن ليكم هرونا أو حمراني والنا وكركوكا أو حمراني والنا وكركوكا ناوراء أو حمرانا يجيشتي خوازغاية بين بو سليماني شعر الرحكا شعر جاي بايتختي روشنبيري لبغاو ديت ياخد لحريمو ديت خوازغاية من كم خوشة أو برادرانا خويا مال وزعي بغاو زبالكي بغا بكن أنجاك داوي موشبكن همو ما انتيت بلم زوري لإمام موشبكن حظا إن موشلكاتي خويا ورقد أي يستبوا برسيارناكي موشل سر بغداد ياخذ لسر هريمة يساو خطوة داية ايش لسر لدتي هريمانية او طابا كيفي خوي بينصب ان يرم دوصب ان يرم نوتد ان كردستان كاك سنجان لما نجي سوا بابلين مسألة نوتو وبابتها هاتو بلام لدو 2014 خب بخود آگاداری لهریم کردستان سالک سنیه سالک باشکوت سالک سارگی که سالک نیویا بلا برزقم باتیت بلیم خو من لقال اواتانم هر یک خويا ورقدي بس انسان بانصاف وقصبك بانصاف وقصبك والله باتيت بلیم هیچ ناي اوكي أذانين وضعي عرب ولا كعربي كيفتي شونا يجيشني ولا كعربي كيفتي شونا تنبق ومقوا لنا زبالة كان كوكا لنا وخول خاشاكا بس كدا كشخيكا حظا كم شعر حكي سليماني بيقوازن وبرون بو بغداد
پایتەختەکە لەوێ زۆر خۆشە لەوێ با پێ بڵێن داوای موچیان لە مالیکی و عەبادی و تر هەر لەو ئەوانەی کەوا با پێ وەکو شێخ جەعفەرەکەی جاران کاک حسێنجان ناوی کەس مهێنە سوپاست دەکەم چاوت ماز دەکەم ئە تۆش ڕێی خۆت بڵێ بەڵام ئەوکو ناوی کەس مهێنن دەستەکان خۆش زۆر سوپاس کاک حسێنجان ئەو خەڵکە زۆر بەداخەوە ئینسانە بێت کاک حسێنجان تۆ ڕێی خۆت باس کرد تۆ ڕێی خۆت باس کرد لەوانەیە ئەو خەڵکەش ڕێی تویان پێ قبوڵ نەبێ موچەی چی ئەمە شەرەف و کەرامەتی کورد ڕۆیشتووە موچەی چی ئینسان شەرەف و کەرامەتەکە موهیمە یا موچە موهیمە وەڵاهی لە برسی شەرەف و کەرامەت وەڵا هەردووچی موهیمە وەڵا هەردووچی موهیمە والله کا حسێنجان من کا حسێنجان دەستەکانت خۆش سوپاست دەکەم والله شەرەف و کەرامەت زۆر مهمە بەڵام وەڵاهی ژیانیش پێویستە وەڵا موچەش پێویستە وەڵا عەدالەتیش پێویستە بۆیە دەستەکانت خۆش بێ سوپاس بۆ هەموو ئەو بەڕێزانێک کە پەیوەندیان کرد هیوادارم چۆن لە 2003ەوە کە 20 ساڵە جەیشێک لە سەرکردە بە ناوی وەزیر بە ناوی جێگری سەرۆک وەزیران بە ناوی جێگری سەرۆکی پەرلەمان بە ناوی ئەندامی پەرلەمان بە ناوی ڕاوێژکار بە ناوی بەڕێوەبەر فەرمانبەر هێزی ئەمنی لە بەغدا موچە وەردەگرن وەکو کورد هیچ کێشەیەکیش نییە لە کاتی خۆی دێ بێ لێبڕین بێ پاشەکەوت بێ دواکەوتن دێ ئەگەر لەو فەرەزنە خەڵکێکی داوای کرد کارەسات نییە دنیا خراببوون نییە بە حکوومەتی هەرێمی کوردستان موچە لە کاتی خۆی بدا بە دڵی خەڵک ڕازیکە خەڵکیش قەت باوەڕ ناکەم هیچ ملەتێک ڕقی لە سەرکردە و لە وڵات و لە حکوومەت و لە نیشتمانی خۆی بێ دەستەکانتان خۆش خۆتان لەگەڵ